تەواوەتی خۆی بخاتە سەر پرۆفایلی فەیسبوکەکەی ناتوانێت ڕستێکی خۆی بڵاو بکات یەکسەر لەلایەن نێرێکەوە یاخود لەلایەن هەندێک جار مێشەوە ئەم ڕستە بەهێزترە بۆی ئەم ئەم پرۆژەی ئێمە پرۆژەی پاراستنی مافی ژنان و کچان سنووری جێبەجێکردنی پرۆژەکەمان لە پارێزگای هەڵەبجەیە پارێزگای هەڵەبجە بۆم قەزا و ناحیەکانی دەوروبەری ئێمە چەند سیمینار و وەرکشۆپێکمان ئەنجامیاوە سەبارەت بە مافەکانی ژنان و کچان و ئامانجی ئێمە ئەوەیە کە تەوعیەی زیاتر بین بە کۆمەلگا سەبارەت بە مافی ژنان و کچان وکو خۆتان ئاگادارن کە ژنان قوربانی یەکەمی شەڕ و ململانەکانن و هەروەها قوربانی یەکەمی ئەو کلتورە کۆمەڵایەتیەدا خراون کە لە ئێستایا بەتایبەت لە ناو سنووری پارێزگای هەڵەبجەیە بوونی هەیە بەداخەوە ئێمە چەند سیمینار وەرکشۆپێکمان ئەنجامیاوە و لە داهاتووە ئێمە ترینین بە چەند ژنێک ئەکەین بۆ ئەوەی بتوانن ببن بە خاوەن پرۆژەی تایبەت بە خۆیان لە چوارچەوەی ئەم پرۆژەیە 6 ژن پاڵپشتی دارایی وەرەگرێت بۆ ئەوەی ببێ بە خاوەن داهاتی سەر بە خۆی و سێ مانگی دووهەمی پرۆژەکەمان سێ مانگی یەکەم تایبەت بوو بە ژنان سێ مانگی دووهەمی پرۆژەکەمان تایبەتە بە بەسکردنەوەی ئاستی وشیاری کۆمەڵگە سەبارەت بە مافی کەسانی هەرزەکار خۆتان نەزان تەمەنی هەرزەکاری زۆرترین کات ڕوبەڕووی ئیستیغلالکردن و خراپ بەکارهێنان ئەبنەوە لەبەرەوە ئێمە ئامانجمانە تەوعیەی زیاتر بین بە دایک و باوکی ئەو کەسانەوە هەروەها بە خوێندنگاکان و مامۆستا و ئیداری قوتابخانەکان ئێمە چینە ناو قوتابخانەکانی پارێزگای هەڵەبجە و بە تەنسیقکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بۆی بتوانین زۆرترین وشیاری بین بەو تەمەنەوە بە دایک و باوکیان و بە مامۆستاکانیان ئەم پرۆژەی ئێمە لە چارچەوەی پرۆژەی تەتویر جێبەجێ ئەکرێت لەلایەن ڕێکخراوی مناڵانی کوردستان جێبەجێ ئەکرێتەوە بە پاڵپشتی دارایی ڕێکخراوی UPP ئیتالی و ڕێکخراوی مەسەلە سنووری جێبەجێکردنی پرۆژەکەشمان وەک پێشتر ئاماژەم پێیە پارێزگای هەڵەبجەیە. بەخێر بن سەبارەت بە ئەم پرۆژەیەکە لەسەر بنەمای توندوتیژی جێندەری کە بەرامبەر بە ئافرە دەکرێت ئەو توندوتیژیانە چین بەرامبەر ئافرە دەکرێت و هۆکارەکەی چێ بەرامبەر ئافرە دەکرێت ئافرەتان ڕۆشنبیر بکرێنەوە بە مافەکانی خۆیان بە ئەو توندوتیژیانی بەرامبەریان ئەکرێت و بزانن چۆن مافەکانی خۆیان بەدەست بهێنن و سەپارەت بە بڕیاری 1325 ئەنجومەنی ئاسایش کە لە سیوێکی ئۆکتۆبەری ساڵی 2000 ئەنجومەنی ئاسایش و ئەندامەکانی ئەم بڕیارەیان دەرکرد بڕیارێکە تایبەتە بە مافی ژن پاراستنی ژن بە تایبەتی لە کاتی جەنگدا کە لەبەر ئەوەی کە بەردەوام جەنگ هەیە لە هەموو وڵاتان و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەردەوام جەنگ هەیە و تەسحی یەکەمی جەنگەکان ئافرەتان و مناڵانن کە ئەبرێن و کڕین و فرۆشتنیان پێوە ئەکرێت و توندوتیژی سێکسیان بەرامبەر ئەکرێت بۆ پاراستنی ژن بە تایبەتی لە کاتی جەنگە ئەم بڕیارەیان دەرکرد بۆ ئەوەی ئافرەت دوای ئەوەی کە لە جەنگەکەش تەواو ئەبێتەوە ئەم ئافرەتانە یەنەوە ناو کۆمەلگا بە چاوێکی خراپەوە سەیریان نەکرێت ئەم ئافرەتانە خۆیان ئەم کاریان نەکردووە بەڵکو تەسحی یەکەم بوون بۆ ئەوەی هەم وڵاتەکەیان هەم خێزانەکەیان هەم سیاسەتی وڵاتەکەیان بەرەو پێشەوە بڕوا ئافرەت بووەتە قوربانی یەکەمی جەنگەکە بۆ ئەوەی وایان کرد کە ئافرەت شەرم نەکا لەوەی کە ئەم توندوتیژی بەرامبەر کراوە کە وەکو خۆمان بینیمان چەندها کچانی ئێزیدی کە ئێسش ڕۆژ بە ڕۆژێنەوە ناو کۆمەلگا کە کۆمەلگە ئەو ڕۆشنبیری بۆ پێیا بۆ کە بە چاوێکی خراپە و سەیری ئەم ئافرەتانە نەکە بەڵکو پێشوازیان لێ ئەکرێ کاتێنەوە ناو کۆمەلگا ئەمە خۆی ئەم بڕیارە پاڵپشتێکی گرنگ بوو بۆ ئافرەتان بەڵام بە تەنها بەز نەبوو بۆ ئەوەی ئافرەت کە مافەکانی خۆی بەدەست بهێنێ چەندها بڕیاری تریشیان دەرکرد بۆ نمونە بڕیاری 1970 هەیە کە ئەمە چەند بنەمایەکی سەرەکی هەیە کە یەکەم بنەمای ڕێگریکردنە کە تۆ ڕێگری بکەیت کە ئیتر بەسە توندوتیژی با بەرامبەر بە ئافرەت نەکرێت بەسە بە ئافرەت تەسحی یەکەمی هەموو ململانە سیاسی و جەنگیەکان نەبێ بەشداریان پێ بکرێ ئافرەت وەکو چۆن پیا و مافی بڕیاردانی هەیە ئافرەتش بێتە دەرەوە لە کۆمەڵگەیان مافی ئەوەی هەبێ بڕیار بیا لەسەر ژیان لەبەر ئەوەی تاکێکی کۆمەڵگەکەی و لە کۆتاییە ئەو خۆی ئەزانێت چ مافێکی ئێوە و چ مافێکی پێویستە بۆی بەشداری پێ بکرێت لە کایەکانی ژیانە یارمەتی بدرێ دەستی بگیرێ بەوەی کە هێناتەوە ناو کۆمەلگە بە چاوێکی خراپ سەیری نەکرێت یارمەتی و هاوکاری دارایی بکرێ ڕێکخراوەکانی ژنان زیاتر بکرێت بۆ ئەوەی تۆ ببنە پاڵ پشتێک بۆ ئافرەتەکە بۆ ئیمافەکانی خۆی بەدەست بهێنێ.